گلک پیامانه هنرمندان به مناسبت سرسال پیشکش کردن یک جوان هنرمندین که پیام خو مساج خو یا سرسال دانه هنرمند کرد بناو دنگ جوان حاجو یک عمل جوان حاجو گداری بکن پشرامی بچن جم هنرمند کیدن بله هویدارم سال 2020 ببه سال آرامی و خوشی و بوی ملت می کرد و بوی همو جهانی هویدارم گو پارتین سیاسی کرد قهربن اتفاق که خودینن هویدارم گو نکوکی خواه بجه بهلن و خزمت و کاری بو اتفاقا کرده بو یکی دیا کرده پیک بینن دا امجی وکه هر ملتاقی الدنیای ام آزاد بن سرفراز بن وکه هر ملتاقی جهانی جی روژه که روژه دولت ام میا اثر بخواد شیو بی دلیم الجمعه هویدارم اون خوشی و شاهین بکفنا سال 2020 دا برای و جوان حاجو جوان حاجو یا دنگی وید آره دنگی کی به قوته کی هایی وکیدن عزیز ویسی گورانی بیجه کی زور بناو بانگا لهر قاعه گورانی بله کس به دانشنوا ناهیل همو لگلی سماکن عزیز ویسی با سالی تازه قصه کردوا هیوای خواستوا باشتر خۆتان گوێ لە ڤیدیۆکە بگرن. سڵاو ڕێز و خۆشەویستیم بۆ هەموو لایەکتان جەژنی سەری ساڵی نوێ لە هەموو لایەک پیرۆز بێ لە هەموو کوردێک پیرۆز بێ هیوادارم ئارامی ئوقرەیی باڵکێشێ بەسەر هەرێمی کوردستانە و ساڵی تازە پڕ بێ لە خەیر و خۆشی بۆ هەموو لایەکتان هێمەی ژۆک و هونەرمەندان بتوانین دەنگی ئاشتی خوازانەی خۆمان لە ڕێگەی هونەرەکەمانەوە بەسەر جەم گەلانی جیهان ڕابگەێنین و بڵێن وەکو هونەرمەندان وەکو کوردی ئەمە گەلێکی ئاشتی خوازین و حەز لە پێکەوە ژیانەکەین سڵاو ڕێز و خۆشەویستی دووبارەم بۆ هەموو لایەکتان و هیوادارم ساق و سەلامەت و عزیز بسی استرانك بيها وقال زۆر سرانی خۆش قيسي بحثها شو بوي قيسي بحثها قيسي ذكر منم شو عزیزی ویسی ها بوش من انا سي منم عزيزي ويسي بحثها قيسي برنج و فاصولیا و قیسی اي بسكل ام بتنجم كي ايوب علي يا ايوب علي جي هنرمندكي باشوري كرساني ناسكريه بكرمانجي قال لك فيديو كليبين باش تشيكرنا لويجي تماشا بكن كابنا ايوب شد بيشه سڵاو و خۆشەویستی خۆم ئاڕاستەی هەر بە ڕێزێک دەکەم کە ئەم پەیامە ڤیدیۆیی من دەبینێت دەمەوێت پیرۆزبای هاتنی ساڵی نوێ ئاڕاستەی هەموو گەلی کورد بکەم هیوادارم ساڵی نوێ ئاشتی سەرتاسەری بێنێت بۆ کوردستان بە تایبەتیەوە بۆ هەموو جیهان بەگشتی هیوادارم سەربەستی و ئازادی بێنێ بۆ ئەو شار و شارۆچکە و گوند و هەر بەشێکی وڵاتەکەم کە تاوەکو ئێستا ئازاد و سەربەست نین هیوادارم ساڵی نوێ ساڵی هێنانی ئازادی و سەربەستی سەرتاسەری بێ بۆ کوردستان من وەکو دەبینن لە ناو ستودیۆم بە چەند پرۆژەیەکی هونەری پێشوازی لە ساڵی نوێیەکەم لە ڕۆژی یەک نوێترین کلیپی خۆم بڵاو دەبێتەوە مەسپۆنسەری ڕوودا و بەرهەمێنانی ئەدیابین هەروەها ئەلبومی خۆم هەر لە ساڵی 2020 دیسان بە سپۆنسەری کەناڵی ڕوودا و ئەویش هیوادارم بۆ نەورۆز ئامادە ببێ و بڵاوی بکەمەوە و چەندین پرۆژەی دیکەش کە بەشدارم هەر لە ساڵی نوێدا مڵاو دەکرێنەوە لێرەوە دیسان پیرۆزبایی ساڵی نوێ ئاڕاستەی کارمەندان بەڕێوەبەر و هەموو ئەو بەڕێزانەی لە کەناڵی ڕوودا و کار دەکەن هەر لە ڕێگەی ئەم کەناڵە جوانەشەوە ویستم ئەم پەیامەی خۆم ئاڕاستەتان بکەم هیوادارم ماندوونە ناسانە چۆن بەردەوامن ساڵی نوێش بە هەمان شێوە بتوانن بە تەندروستی باش و بە ئامانجی مەزنترەوە لە خزمەتکردن بە گەلەکەمان بەردەوام بن دیسان ساڵی نوێتان پیرۆز بە چەند پرۆژەیەکی هونەریەوە ساڵی نوێ من دەردەکەوم و هیوادارم ببێ بە ساڵی هاتنەدی خەون و هیوا و ئاواتی هەموو ئەو بەڕێزانەی خەون و هیوا و ئاواتیان هەیە
کاتێکی خۆش.